بێگومان ڕێکخراوەکانی ژنان ڕۆڵیان زۆر هەبووە لە مۆزوعی کەمبوونەوەی زەواجە و بە سیفەتی ئەوەی کەوا مەسەلەن بۆ نمونە کۆمەڵێک قیود و کۆمەڵێکین فەرز ئەکەنە سەر حتا لە یاسادانانە کاریان لەسەرەوە کردووە کە کۆمەڵێک قیود لەسەر مۆزوعی بابەژین کۆت و بند لەسەر پیا و دابنرێ پیا و وابکە بێژە زەواج ناکەم لە پاڵەوە کە زەواج نەبووە هەتاکو و تەراکم و قەرەباڵغی لە کچان زۆر ئەبێ غەرایزی جنسی پاڵە بۆی پیا و سێرەکەی سەرێک حاڵەتی زینا و فەواحیش زیاد دەکەن ناو کۆمەڵگە کە زینا زیادی کرد پیا وەگەر لایەنی غەریزە جنسەکە تێر بوو ئیترەڵەش زەواجکردن بێعەقلیە ئیسا بۆتە کللتور لە ناومانە گەنجەکان ئاڵێن کورە چۆن خۆم بێعەقڵەکەم ژن بێرم یاڵێن قوڕ بەسەرێ و کەسێک کە ژن دێنێ کاتێ بووە کەلتور لە کاتێکە زەواجێکە کە ناڵێم گرنگترین بەڵام یەکێکە لە هەرە گرنگترینەکان پرۆسە لە ژیانی ئینسانە کە ئینسان زەواجی لە دەست و یەکێک لە گەورەترین پرۆسەکانی ژیانی لە دەستداوە بۆچی لە ناو کللتورمانە بۆتە ئەوە لەبەر ئەوە بابەتی تێرکردنی غەرایزی جنسی فراهم بووە لە چیوە فراهمە بێت لە دانانی یاسای کۆت و زنجیرکردن کە ڕێکخراوەکانی ژنان پشکی شێریان هەبووە لە دانانی ئەو جۆرە یاسایانە ئەگینا من وەکو بڵێ هێرش کەم بەسەریان یا تۆمەتباریان کەم بەوە من تۆمەتباری مطلق نادەم پاڵەوان من پێم وایە مەلایش لە ناو کۆمەلگا پشکێک لە خراپبوونی کۆمەلگای هەبووە بە تایبەتی کۆمەڵێک مەلا بە زمانی قساکەن لەگەڵ ژنە وایان کردووی ترشن مەلا بە مەرجعی خۆیان نەزان ناچار بن پەنا بۆنە شوێنێک کە زەرمەند بن من ئەم قسانەی کە یەکەم ئەڵێم وتومە تاک بە تاکی کۆمەلگار هەر کەسێک پشکێک لە دەستکاریکردنی خراپبوونی کۆمەلگای هەیە بە مەلا و بە حاکم و بە مەحامی و بە یاسادانەر و بە مافناس و بە نازام چی کشمانە و کارەمانەیە بە ئیعلامی بە تایبەتی ئیعلامیەکان ڕۆڵی لەوانەیە زۆر لەوان زیاتر ئیعلامیەکان ڕۆڵی سەرەکیانە بێ لەم بابەتە ئەچن مقابلەی خێزانەکانەکەن و دایانتێنە سەر تەلەڤیزیۆن باسی شتی واکەن کەس نەیبیستووە وا کاتە خێزانەکان و نەترە بەرەو ئیفساد و بەرەو شتانە بوون لەبەرەوە هەمومان بەشدارین لە ئیفسادکردنە کار لەسەرەوە بکەین کارەکان ڕێککەینەوە